لە شاری سلێمانی فێستیڤاڵی زستانە ڕێکخراوە زین ساڵانە بۆ ساختکردنەوەی بەرهەمە خۆماڵەکان و بۆ ئەوی کە بازارێکی باشتر بدۆزرێتەوە هەوڵی ئەوە درێت فستیڤال ساز بکرێت بە تایبەت بۆ ئەو خانمە دەستڕەنگینانی کە ئیتر لە هەر بوارێکا بێت بێن لە نێو فستیڤالەکانە بەروبوومەکانیان ساخت بکەنەوە بۆیە ئەمڕۆژ لە شاری سلێمانیە خودت بۆ ئەم ساڵش فستیڤاڵی زستانە سازکراوە بۆی کە باشتر زانیاری وەرگین بزانین فستیڤالەکە چەند ڕۆژ بەردەوامە بێ لە کاتژمێر چەند بۆ چەنەوە هەیە ئەو بەرهەبوومانەی کە لەوێ هەن چی و چین بۆیە زانیاری زیاتر لای پامنێرمان تەرزەیە تەرزە سڵاو لێ بێ بەیانی باش بێ پێمان بڵێ ئەم فستیڤاڵە چی و چیتیایە چەند ڕۆژ بەردەوامە بێت ساکەرنای باوکت بەڵێ زۆر باشە بگومان هەمیشە لەنێو فستیڤالەکانە ئاری زۆر کات نرخ لە سەر کەلوپەلەکان هەندێک کات کەمترێ لە چاو کاتەکانی ترا بۆ نمونە ئەو خانمە دەستڕەنگینانی کە بە دەستومەچێکی خۆیان کۆمەڵێک بابەتی زۆر باش هەیە کە بابەتی کوردەوارین کە دروستیەکەن زۆر کات لەنێو فستیڤالەکانە ساغیەکەنەوە بە بەرهەمێکی ببورن بە نرخێکی کەمتریش لە چاو ڕۆژانی ئاسایی بووە ڕەنگە زۆر کات ئێمە سود لەو فستیڤالانە ببینین بۆ ئەوی کە ئەو شتانی کە بمانێت کە ڕێگای فستیڤالەکانەوە دەستمان کەوت و تا چەند ئاری گرنگی بەچوونی خۆتێ بۆ فستیڤالانە حەزەکەی بچی بۆم فستیڤالە بۆ حەزمە فستیڤاڵی زستانم حەز لێی هاوینەیە یەکێکە لە فستیڤالە تایبەتەکان ئینشەڵا ئەگەر هاوکارمان تەرزە ئامادە بێت و لوتف بنوێنێ بتوانین زوو بچینە لای بۆی بتوانێت بە خێراترین کات زانێرەکانمان بۆ بگوازێتەوە بۆی بزانین ئەم فستیڤالە چی لە خۆ دەگرێت زانێرەکانی ناوی چییە بابەتەکان چین ئەچینە لای هاوکارمان تەرزە ئەگەر ئامادەیە بۆی زانیاریمان پێ بەخشە بەس پێما بێت تەرزە هەر ئامادە نەبووە ئەم فستیڤالانە دەرفەتێکن بۆ ئەوەی کە بازار بۆ بەرهەمە خۆماڵەکان بدۆزرێتەوە دەرفەتێکە بۆ ئەوەی کەیتر زستانە تۆ بزانی ئەو بەرهەمانەی کە لە هەرێمی کوردستان بەرهەم دێت چین ئەو بەرهەمانەی کە هەن لە نێو فستیڤالەکەدا جوتیاران چۆن بەدەست و خامەی خۆیان هێناوێنێتە بەرهەم و هێناوێنێتە نێو ئەم فستیڤالەوە تاوەکو بتوانن پێشکەشی ئامادەبوانی زۆر باشە کاتە بچینە لای تەرزە ئەگەر تۆ ئامادەبی ئەتوانین زانیاریمان بێتە لەسەر ئەم فستیڤالە فەرموو بەڵێ خۆشەویستانی دەستگای میدیای کورسات و پرۆگرامی ڕۆژێکی نوێ لە هەرجێکەیەکەوە بینەرمانن جوانترین سلااوان پێشکەش ئەەکەم بە ئومێدەم هەمیشاتان دروست باش بن سلااو لە ئێوەش ئاریلانە بەڵێ من ئێستا لە ناو کارگەی جگەرەی سلێمانیم لە فستیڤاڵی ساڵانەی وەرزەکان کە تایبەتە بە نمایشکردنی بەرهەمە خۆماڵیەکان کە تایبەتە مەبەستمان بەرهەمە ناوخۆیەکان براندە ناوخۆیەکان و لەگەڵەوەشا چەندین براندی دەرەکی بەرهەمی دەرەکی لێرا بەژاریان کردەوە بەڵام زیاتر گرنگی دراوە بە نمایشکردنی بەرهەمە خۆماڵیەکان و بەرهەمە ناوخۆیەکان هەر بۆیە چەندین ستاندی تایبەت بەم بەرهەمانە لێرە بوونی هەیە من زانیاریەکان بۆ سەرپەرشتیاری ئەم فستیڤالە بەجێڵم و دوجاریش ئەچینە لای یەک هەر یەک بەیەکی ستاندەکان بابزانین چۆن بۆ ئەم ساڵیش خۆیان ئامادە کردووە و لە نزیکی ئامادەکاریەکانیش بۆ سەری ساڵ کەپیئەنینە ساڵی تازەوە بابزانین چۆن ئەو بەرهەمانە بە شێوازێکی زۆر باش نمایش کراوە بۆ ئەم ڕۆژ خاتو ساکارم لەگەڵایە خاتو ساکار حەمەکەریم کابڕێزانوک و سەرپەرشتیاری فستیڤاڵی وەرزەکان ساکاریان سڵاو لێبێتەوە کاتت باش بێ سڵاو لە ئێوە زۆر سپاس سپاس بۆ جەنابیتش جەنابیشە بۆ ئەم ساڵیش نمایشکردنی بەرهەمە خۆماڵیەکان لە فستیڤاڵی ساڵانە بە شێوازێکی زۆر باش ئامادەکاری بۆ کراوە ئەم ساڵ چۆنی گرنگیتانیا بەم فستیڤاڵە و زیاتر چی لە خۆی گرێت زیاتر چی جیاوازتانێ ناوتە نێو فستیڤاڵەکە البته ئێمە کۆمەڵێک هاوڕێن کە ساڵانە بە پێی وەرزەکان فستیڤاڵی بەرهەمە ناوخۆیەکان ساز ئەدەین ئەمەش فستیڤاڵی زستانەی بەرهەمە ناوخۆیەکانە لە شاری سلێمانی لە ناو کارگەی جگەرەی سلێمانی و بۆ ئەم ساڵیش ئەلحەمدولیلا ئەوەی جێ دڵخۆشێ زۆرترین بەرهەمی ناوخۆیمان هەیە بەرهەمی خۆماڵی زۆر یعنی کوالیتی بەرزون و هەم لە هەمان کاتە نرخێکی زۆر باشیان هەیە و داشکاریشیان کردە بۆ فستیڤاڵ و ئەوەی جێ باسە کە ئێمە ئەوە بکەین یعنی باسیکەین لە فستیڤاڵی زستانمان هەموو ساڵەکانمان بەرهەمی ناوخۆی لە وەرزی سستانە بۆ پێێنە ئیشباعی فستیڤاڵێکی گەوری بەم جۆرە بکە بۆیە ئێمە هاتوین
زیاد لە 5 بۆ 6 لە ئستاندەکانمان بەرهەمی دەرەکی و بەرهەمی هاوردن بەڵام ئەوانش کە هاتون هەمووی بڕاندی ینی دەرەکین و بڕاندی ئەوروپین یعنی ئەو نیە بڵێ شتێکی کوالیتی نزمە هەر هەمویان کوالیتی بەرزن کە بەشداریان کردووە. ئەوەی کە لەم ساڵە تێبینیەکرێت پێشتیش بێکەوە گفتوگۆمان کرد یەکێک لەو بەرهەمە سروشتیانە بەرهەمە شیرەمەنیەکان ئەویش شیری سروشتیە کە لێرە لەم فستیڤالەیە بوونی هەیە و زائیدەن هەندێک با بڵێن برنجی کوردی کە هەم بەرهەمی نێو کارگەکە خۆیانە پێم خۆشە لەسەرەوەش زۆر بە کورتی قسەمان بۆ بکەیت و دوا کۆمنتی خۆشت لەسەر فستیڤالەکە بۆی بچینە لای بەشداربووەکە. جێ خۆشحاڵیە ئەو کارگەی شیرە و معمەلی شیرەکە هەل لە کێڵگەکەەوە هەتاکو بەرهەمێنانی شیرەکە و یاخود ماست و ئەو بەرهەمەکانی هەر هەمووی هی خۆیانە ئەو ینی لە وەرگاکە هی خۆیانە کێڵگەکەی هی خۆیانە و ئەوانەی کە لەوێ ئیش ئەەکەن و ئەو ستافیان هەمووی کوردن هەمووی کەسی ناخۆین ینی ئەوە جێی دڵخۆشیە بۆ ئێمە لەگەڵ ئەوەشە ئێمە دوو خاتونمان لەگەڵە کە بە شیرینی ینی بەشداریان کردو شتەکانیان زۆر تایبەتن و شتی زۆر تایبەتیان هەیە بۆ سەری ساڵ و ینی شتی وایان هەیە جێ ئەوەیە بەڵێ لەگەڵ بازارە جێ ناکەیتەوە لەگەڵەوەشە خاتونێکمان لەگەڵە کە بە مەوادی سروشتی کە بۆ مکیاج بەکاردێت بۆ خانمان ینی شتەکانی هەمووی سروشتی و خۆشی دروستی ئەەکە و فستیڤالەکەش زۆر سپاس فستیڤالەکەش ئەمڕۆ یەکەم ڕۆژمانە سەعات 2 ئیفتتاحی ئەەکەین و بۆ ماوەی ینی 6 ڕۆژ ئێمە لە ناو کارگەی جگەرە ئابین و ئەگەریشی هەیە تاکو سەری ساڵ ئێمە لێرە بمێنینەوە. زۆر باشە دەستەکانە خۆش بێ ساکارگیان سپاس بۆ وتەکانت پێم خۆشە بچینە لای بەشداربووەکان ئەو بەشداربوانی کە لێرە ئامادەکاریان کردو بۆ فستیڤالی زستانە لەبەرەوەی ئێمەوتوان فستیڤالەکان وەرزانەیە بۆ فستیڤالی زستانە بزانین چۆن خاتونەکان خۆیان ئامادە کردووە خاتونە زینین سلااو لێ بێت هەمیشە بەکارە کوردەواری و کارە بەرهەمە شیرەمەنیەکان دەستڕەنگینی خۆت ئەنوێنی ئەگەر کاگاران بێتە لای من بابزانین سلااو چۆنی سڵاو لە ئێوەش ڕەبی بەخێر بێن با بەرەو لای دانوولەکە بڕۆین با پرسیارێک بکەین لەسەر ئەم خواردنە کورداواری کە تۆ ئەمڕۆ ئامادەت کردووە وەرزەکەی سارد و سەرمایە کەشێکی زستانەیە پێویستەکەم جۆرە خواردنانەش هاوڵاتیان بێن تامی بکەن تاقی بکەنەوە وایە چای منی تەرزەخانجیان بەس ئەمەیان دانوولەیە گەنمە کوتاوەکەن دانوولە وەرزی نییە بەڵام خەڵک ئەمەنە تامەزرۆی ئەو یادگاریە مناڵیانن ئەمەنە تامەزرۆی شتی کوردین لە هەموو وەرزەکانە پێمەڵێن تخوا دانوولەش بێنی تەمانە دانوولە مەوسمی نییە مەوسمی دانوولە نییە بەڵام تەنها لەبەر ئەوە لێم ناوەتەوانێ کە خەڵک زۆریان حەزلەتی هەمووشمان یادگاری مناڵیمان لەگەڵی هەیە و هەمومان بە مناڵی خواردومانە لە بەروگەڕەکە هەر بەو یادەوە منیش هەموو فستیڤالێک خواردنەکان بە پێی وەرزەهێنم بەڵام دانوولەکە بە تایبەت ئەهێنم ڕاستەکەی دانوولەکە یادەوەریکی زۆر خۆشیە منیش یەکێکم لەوانەی کە هەم یادەوەری مناڵیت لەگەڵ خزم و ناسیا و هاوڕێیانە بۆ نمونە بە مناڵی زیاتر دانوولەمان نەخوارد ئێستاش مناڵی ئەم سەردەمەش پێم وابێت هەندێکیان حەزیان بە و جۆرە ئەو کاتی و سەردەمە بگەڕێتەوە لە پێشنگاکانەکە یەکەم زۆربەی دایکەکان مناڵەکان بە تایبەت دەهێنن بۆیان نەکڕن پیشانیانێن ئەڵێن ئەمە دانوولێ ئێمەوە ئەمان خوارد ئێمەوامان کرد جیلی ئێستا نایزانن چکە ناکرێت نازین خان با قسە لەسەر کۆمەڵی خواردنی تریش بکەین ئەگەر کاگارام کەمێک لەگەڵم بێتی نەمان کردو نەتەوانێ خواردنی ترخێنشتان ئامادە کردو ترخێنشمان ئامادە کردو بە جارێ نەگەشتووە لەبەرەوە ئەو پڵاندنی زۆرەوی سو ئێمەش بەیانی زوو هاتین بەڵام وەکو ماڵی دایکم هەمیشە بە بەرهەمەکانمان کوردەواری و ئیلادیەکانن هیزەکەمان بە ڕۆنەکەمان بە هیزەوە هێناوە باسووقەکەی چڵیانە هێناومانە گەزۆی کوردی هەتا ئێستا خەڵک هەروەی زانیوە گەزۆ تەنها تۆپەڵە سپێ شیرینەکانە بەڵام ئێمە گەزۆ وردە ئەسڵەکە ئەوەی کە لەگەڵ گەڵای دارەکەیایە کە باشترین عیلاجیشە بۆ سڵ و سی و هەناسە و پەتای ئەم وەرزە ئەنجا ساوەرەکەی خۆمان ئەنجا شتی ترخێنەمان هێناوە لە بەرەوەی مەوسمی ترخێنەیە ئەنجا قەیسیمان هێناوە جاران ئەچون ئەم شتانی کە وشکیانە کرد لە قۆخ و لە سی و ئەم شتانەگەڵ قەیسیەکە لیانەیە من جارێکی کە زینوم کردوێتە ئەوانەشم لەگەڵ هێناوەتەوانیم ئەو بابەتە وشکانە و هەم لە ناو ترخێنەیە لەگەڵ کۆمەڵی خواردنی تری شاتێکڵای بکەیت تام و لەزەتێکی تریە زۆر سپاس نازەین خان سپاس بۆ وتەکانت کاگارام لەگەڵم بە بچینە لای کۆمەڵێک بەشدار بووی تر کە لێرە نمایشی تەواوی ئەو بەرهەمە خۆماڵی و بەرهەمە ناو خۆیانیان کردووە کە بە شێوازێکی سروشتی بە شێوازێکی
فرێش لێرە نمایشی تەواوی بەرهەمەکانیان ئەکەن ئەمەوێ بچمە لای ئەو براندە کوردی یاخود ئەو بەرهەمە خۆماڵیە کە بۆ ئەم ساڵ لە فیستیڤاڵی زستانە بەشداری کردووە ئەویش بەرهەمێنانی شیری سروشتی کە خۆیان کارگێکی تایبەتیانێ سڵاوتان بەخێر بن یاخوا سەر چاوم بەخێر بن سەر چاومە سپاس بۆ جەنابە با بچینە ناو بابەتەکەوە بۆ یەکەم جارە بەشداریتان کردو پێم بڵێ ئەم شیرە سروشتێت چۆن بەرهەمێنن کارگەکەتان لە کوردستانە تا چەند هاوڵاتیان هەن ئێن کە زیاتر شیری سروشتی بەکاربێنن ئێمە وەکو پرۆژەی ڕامی فارم کە تاکە پرۆژین لە هەرێمی کوردستان و عێراقا موادی بەرهەمی شیرەمەنی و سپایەتی بەرهەمەیانین بە شێوەیەکی ستانداردی جیهانی ئێمە وەکو سەرەتا 2 ساڵ لەمەوە پێش دەستمان کردو بەم پرۆژەیە و ئێستا تا ڕادەیەکی زۆر لە خۆی گەورە بەزیابێ لە ناو خەڵکە بڵاوە بۆتەوە و خەڵک ئێستا زیاتر بەرەو شیری سروشتی و بەرهەمە سروشتەکانیان و ئێستا ئێمە لە گەلی باڵنداین لە شیلاتزێ پرۆژەی ڕامی فارم کەوتۆتە پارێزگای هەولێر لە گەلی باڵندا و ئێمە ئێستا حالیان لەم کاتەیە نزیکەی 500 مانگای شیر دەرمان هەیە کە هەر مانگایەک توانای 30 بۆ 35 لتر شیری هەیە لە ڕۆژێکە ڕۆژانە بە 15 تەن زیاتر شیر بەرهەمەیەنین و شیرەخێنە هەموو بازاڕەکانی هەرێمی کوردستانەوە بەدەم قسەکردنەوە پێم خۆشە ئاماژە یعنی بەوانش بێ ئەم شیرانە چۆن چۆنی ئەمە چیتری لێ بەرەمێنن هەموو مادەکانمان ئەلم شیرە بەرهەمەیەنین شیری سروشتیە بۆ نمونە ئەمە ژاژیە و ئەمە خەستەیە و ئەوە ماستە و پەنیرە و پەنیری کوردیە و ینی ماستاومان هەیە و جۆرەها پەنیری ترمان هەیە کە وەکو پەنیری بڵێن ئەمانەی کە لە ئەوروپا بەرهەم ئەیەنێت و لە وڵاتان بەرهەمەیەنرێت بە هەمان ستاندارد و بە هەمان کوالێتی آخر ئەمە کە بەرهەمی ئێنن ئەمە خۆی بەرهەمێنانی یانی شیرە سروشتەکەیە ئەم بەرهەمە شیرەمەنانی بەرهەمەکانمان لەو شیرە سروشتێ پێگێت هەموو بەرهەمەکانمان هیچ بەرهەمێکی دەرەکیتیانە بە هیچ شێوەیەک گرنگی ئەوەی گرنگیەوە ئین 100% ئومێدین هاوڵاتیانی خۆشەویستیش کە لەمڕۆوە یەکەم ڕۆژی فێستیڤالەکەیە سەردان بکەن بۆی تام و لەزەتی ئەو بەرهەمە خۆماڵیانە تام بکەن وەک لەوەی کە بچن بەرهەمێکی هاوردەکرا و بەرهەمێکی دەرەکی بکڕن سپاس بۆ ئامادەبوونتان پێمان خۆشە بچینە لای بەشداربوویەکی تر سڵاوتان لێبێ کامتان قسەمان بۆکەن سڵاو بەڕێز بەشداریتان کردو بەڵێ ئێمە براندەکانمان زیاتر ئەوروپیە و کۆمپانیای مەیلیگۆ و براندەکانمان زیاتر ئەوروپیە و ئەڵمانیە کاتە ئێوەکو بەرهەمێکی دەرەکی بەڵێ زیاتر دەرەکیە بەرهەمەکانمان بیرتان نەکردوتەوە زیاتر گرنگیش بن بە بەرهەمی ناوخۆ لە فێستیڤاڵەکاندا بەرهەمی ناوخۆیشمان هەیە هەر دەرەکی نییە بەرهەمی ناوخۆیشمان هەیە بەڵام زیاتر بەرهەمەکانمان ئەوروپیە دەست خۆش بێ بچینە لای بەشداربوویەکی تر ئەچینە لای شیرینیەکان ئەم خاتونەش لەگەڵمایە سڵاو لێ بێتم کاتت باش بێت پێم بڵێ بۆ ئەم ساڵ کە نزیکە بینەوە لە پێێنینە ساڵی تازەوە شیرینی تازت ئامادە کردو بۆ سەری ساڵ بەڵێ شیرینەکانی ئەم کاتە بە تایبەتی لەم کاتەیە بابەتی هەمووی تایبەتم بە بابەتی سەری ساڵ زیاتر لە بابە نوێل لە پسکیتەکانمان هەمووی داری کریسمسە بەڵێ ئیتر شتەکانم زیاتر تایبەت کردو بە بابەتی سەری ساڵ تا چەندە ئەم ساڵ هەستەکەی زیاتر بۆ دەستەسنی داهاتێکی باش و هەم هاوڵاتیانیش زیاتر گرنگیان بەم جۆرە فیستیڤاڵانە وکو هاوشەی ساڵانی ڕابردوو بەڵام بۆ ئێوە هەستەکەن هەم لەسەر پی خۆتانەوەسن بەهرەی خۆتان دەرەخان هەم داهاتیشێتە دەستان ئەکیید زۆر باشە ئەم فیستیڤاڵانە ئەم ساڵ چەند فیستیڤاڵێک کراوە ئەکیید دەوری خۆی هەبوو زۆر یعنی ئیسفادەیەکی زۆر باشمان لێ کردووە هیوادارم بەردەوام ئەم فیستیڤاڵانە بکرێت ئەکیید ئیشی خۆی ئەکات سەرچاوە سپاس بۆ ئامادەبوونت پێمان خۆشە زۆرترین بەشدار بوو لێرە وەرگین بابزانین بەچی زیاتر بەشداریان کردووە ئامانجی بەشداریکردنیان لەم جۆرە فیستیڤاڵانەیە زیاتر چییە بیخەینە ڕوو ئەم مامەیەش لێرەیە سڵاو لێ بێتم کاتت باش بێت باشی بەڕێز بەڕێستان بە هەنگوینی سروشی بەشداریتان کردووە پێم بڵێ فیستیڤاڵ زۆرەکرێت لەسەر هەنگوینی سروشتی و وەکوی هەیە چۆن فستیڤالی هەناری هەڵەبجە بەڕێوە چوو لێرەش فستیڤالی با بڵین هەم هەنگوین بەرهەمە خۆماڵیەکان زۆر ئەمێ ئەو پەیامەم دەستکەوێ هەنگوینەکان هەر کەسێکە چیتە لای ئەڵێ ئەمە هەنگوینی سروشی و هەنگوینی خۆماڵیە هەنگوینەکەی تۆ ئەم جیاوازی لە چیە کە لێرە نمایشت کردو لە کێوە هێناوتە جیاوازەکەی لەوەی دابرین ئەمە هەنجوینمان نەکردووە خۆمان هەنگ بەخێوەکەی برین منتیخە شتا منتیخە فەرقی هەیە ئێمە لە سنووری خۆشناوەتیوە هاتینە هەنگەڵانەکەمان بەناوی هەنگەڵانی کارۆخە
هەنجوینەکەشمان ئیخۆیە ئازانی کە برین بە 100% هەنەک برین کڕی بیتمان نازانین چۆنە و چۆنیە ئەگەر هەنجوین بە خۆت بەرهەمهینە ئەزای چۆنی بەرهەمدینی بۆ تامێکی نەکە ئیمزانین هەنگوینەکە تا چەندێک سروشتیە ئەم هەنگوینە ئەوەی کە خەڵک ئێڵێ بە تام و بۆ نایناسیتەوە تۆ ئەڵێکی مامە با بۆ تێک نێم خۆی خۆی هەنجوین کە خواردت تام بۆنی هەیە لەبەر چاوی زۆر ڕوونە برین مەسەرەن تەماشەکە ینی لێر نییە هەنجوین ئەگەر لێر بوو ئەوە تەواو نییە بەس ئەگەر زۆر ڕوون و جوان بوو تام و بۆنیش کە هەر خواریشە تام و بۆنی دێ ئەوە مانایە هەنجوینی ئەسلی لێ کاتەوە لەگەر هەنجوینی عادی و شەکری درابیتێ دەست خۆش بێ تامەکەی زۆر خۆش بوو ڕنگ و ڕوشیان جوانە بۆ ئومێدین زۆرترین بەشدار بوو بێت سەردان تامکە سواز بۆ تۆ بچینە لای هەندێک لە بەشداربووەکانی تر کاگارام بابینە ئەم ستاندانەی بەشی سەرەوە بازانین لێرەش کۆمەڵێک بەرهەمی بابەتی پاکەرەوە و کۆمەڵێک بەرهەمی وشکە کە هەمیشە بەرهەمە وشکەکان و بەرهەمە سروشتیەکان بەشێکی گرنگی ڤیسیڤاڵەکانن بە تایبەت ئەو ڤیسیڤاڵانەی لە کوردستانە بەڕێوە دەشن لەبەر ئەوەی ئێمە زیاتر بۆ جۆرە بەرهەمانە ناسراوین بۆیە زیاتریش بەشداربووەکان گرنگی زیاترێن بۆ بابەتانە و بەشێکی تری ئەم ڤیسیڤاڵە تایبەتە بە نمایشکردنی کۆمەڵێک سوارات و کاری دەستی خانمان و بابەتە دەستڕەنگینیەکان بۆیە ئەوەی کە لێرەیە ئەبیندرێت کەم تا زۆر هاوڵاتیان گرنگیان یاخود بەشداروان حەزەکەن زیاتر گرنگی بن بەو کارە دەستیانەی کە بەدەست و پەنجەکانی خۆیان زیاتر دروستیەکەن و زیاتر بەرهەمی ئێنن اینجا بە پێمان خۆشە بینە لایەن بەشدار بووە کاکە چۆنیت سڵاو لەبێ باشی با بێمە ناو ستاندی ئیشەکەتەوە ئێوە بەچی بەشداریتان کردووە وەڵای ئێمە بە ئیشی دەستی و خۆماڵیە هەموو شتەکان کولتوریە کولتوریە ئەمە شوێنەکەتان لەکوێیە چۆن هاوڵاتیان ئاگادارەکەنەوە کە ئەم شوێنەتان هەیە یان لە ڕێگەم ڤیسیڤاڵانەوە بەشدار بن ئێوە شوێنی تایبەتان هەیە بە خۆتان وەڵای ئێمە شوێنی تایبەتمان لە ڕۆژهەڵاتە لە مەریوانە دوکانمان لە مەریوانە هێتر فستیواڵ و پێشانگاوشتی بێ لە هەر شارێکە لە سلێمانیا بێ لە هەولێرا بێ ئێمە بەشداریەکەن و خەبەرمان پێدەن و بەشداریەکەینێ کارەکانی زۆر زۆر جوانە زۆر ناوازەیە هەمووی زیاتر بەچی چ جۆرە قوماشێکتان بەکارهێناوە وەڵا زیاتری ئیسە نازانم بڵێم چ قوماشێکە ئەم مەوج و جاجم و ئەوانە بەڵێ جاجمەکانیش خواستێکی زۆری لەسەر ئەرەوەڵا زۆربەی جاانتا ئەمانە بە جاجمەکان دروستە بێ خزمەتانە خۆش بێ کۆمەڵی کاری زۆر جوانت لێرەیە نمایش کردووە هەم لە بابەتی جوانکاری ناوماڵ هەم بابەتی نێوچێشخانە کۆمەڵێک بابەتی سەرنجڕاکێش لێرە بوونیە دەستە خۆش بێت بە هیوای ئەوەی کە زۆرترین بەشدار بوو لێرە سەردان تام بکەن بچینە لای ئەم بەشدار بۆش بابزانین بەچی بەشداری کردووە تەلەفۆنیش لەگەڵا بوو داوای لە بردنەکەین سڵاو لەبێ جلوبەرگەکەش زۆر کوردەواریە پێمان خۆشە ئاوا لەم فستیڤاڵانەیە زیاتر من کوردم بە زمانی کوردی زمانم بە کوردی پژاوە پێویست دەکا هەموو شتەکان ینی هەم ڕۆژانە جلی کوردی پۆشین تێگەی چونکی ئێمە کوردین و پیرۆزبایی ئەم فستیڤاڵەش لە هەموو ئەم خوشکو برا عزیزانەکەم و لە بەڕێزیشتان بە تایبەتی چاویەکەیەکی ئەندامانی کورساتی ژما دەکەم 2000 هاوسەرەکەمیان مقابلە کردووە ئێمە کلاش بەڕێزیت کلاشی ئافرەتان دەچنین هێلک دروستەکەی نانێشتمانێ و کڵاوە ئەو شتا کلتوریانی کلاشەکەتان لەکوێ؟ وڵی نەیەناوە بەڵام ئێستا شتانیەناوە خەریک نێوانێ کلاشەکە بۆ دەمەوە بەهار لە مانگی سیایی ترێمە کلاشی ئافرەتان بە هەموو دیزاینێکە چنین لەسەر هەموو خواست تایبەتە بە ئێوە بەڵێەوە خێزانمەیتنێ خۆمەی درومەوە خێزانی شمەیچنێت ئەرەوڵا بەڕێنسپاس پێیان چیە بۆ هاوڵاتیان تا چەندێک گرنگە سەردانی ئەم جۆرە فستیڤاڵانە بکەن وڵای من لێرە و داوا لە هەموو بڵێن ئەو کەساناکەم کە ئارەزووی ئەویان هەیە بێت سەردانی ئەم فستیڤاڵەکەن بۆی کەسێ ینی ئەو کەسانی کە لێرن هەموو کەسانی دەزڕەنگینن بەڕاستی بێن بۆی ئەمانش عەرزی بازاڕی خۆیانەکەن بۆی شتیان لێ بکردن بۆی سفادە بکەن بۆ بەڕاستی ئەمە ئەم چین و توێژەی کە لێرە چینێکی هەژارە تێگەی چینێکی هەژارە زۆربەی کەمەندامە زۆربەی بڵێن کەسانی
ئەوەیە ینی دەزڕنگینە حەزەکە شتەکانی خۆیان بازاری بێ بۆی خەڵک بێت بازاریکەن بۆی خەڵک بەڕاستی شتیان لێ بکڕێ منیش هیوادارم ئیشەڵا خەڵکان بێن دێنیمانکەن و شتمان لێ بکڕن بەڕێز سپاس ئامادەبوونت دووبارە دەست خۆش بێ بە جلوبەرگی کوردیەوەم ڕۆ بەژاریت کردووە پێمان خۆشە هاوڵاتیانی خۆشەویستیش یاخود ئەو بەژاروانەی لێرەن بە جلوبەرگی کوردیەوە هاتوون لەبەرەوەی مۆرکێکی کوردی پێوە دیارە و هاوڵاتیانیش ئایانێ زیاتر ئەو مۆرکە کوردیە زیندووکەنەوە هەم لە بۆنە کورداواریەکان هەم لە فستیڤاڵە جیاوازەکانە پێم خۆشە پشمەلای بەشداربوویەکی تر ئەگەر نازانم هاوکارانم بتوانن لەگەڵم بێن با بچینە لای ئەم براندە کوردیە خاتونگیان سڵاو گەربیتە لای من چۆنیت؟ ئێوە بە براندی کوردی بەژایتان نەوەڵا هەر کاڵای تورکی و ئێرانیمان هەیە جلوبەرک ئێوە چۆن پەیوەندیتان کرد بەم فستیڤاڵەوە یعنی چۆن بەسەر پەرشاری فستیڤاڵەکەەوە کە بتوانن کارەکانتان بە شێوازێکی زۆر باش نمایش بن واللهی تقریبەنەوە سێم جارە بەشداری بکەین ئیتر لە پارەوە بەشداریمان کردو ینی لەگەڵ کاک ئامانج و ساکارخانە ئیتر شتێکی باشە ینی زۆر سپاس بۆ ئامادەبوونت بەچینە لای ئەم ستاندە بابزانین بە چ شتێکی جیاواز بەشداریان کردووە سڵاوتان لێبێت چۆنیت؟ باشی سپاس ئێوە چیتان خسۆتە ڕۆ؟ وەڵاهی ئەمڕۆ ئێمە ئێکسوارات و مستیلە و بابەدانەمان هەیە پێیجیشمان لە ئینستاگرام یەکەم جارە بەشداریەکەن؟ نەوەڵی سێم جارە بەشداری بەشنگاکەم زۆر باشە ئێوە وەکو گەنجان تا چەنە پێتان باشە گەنجانی تریش چاو لە ئێوە بکەن بێنە مەیدانی کار و فستیڤاڵەکانەوە بتوانن خۆیان پشت بە خۆیان ببەستن و هەم لە ڕێگەی خۆیان و داهات بێتە دەستیانەوە نەک پشت بە کەسی تر ببەستن و چاڕوانی کاری تر بن لە ڕێگەی جۆرە فستیڤاڵانەوە کار بە خۆیان دەستە بەرکەن وڵی بەڕاستی شتێکی چاکە ینی تۆ ئەم بزنێزی بچووکی پێڵێت ئەمانە کارێکی باشە کارێکی باشە بڵێ زۆر باشە سپاس بۆ ئامادەبوونت دەست خۆش بێ جا من ئێستا کاگارم چۆن بچینە ئەم بەشانەی ئەم دی و ئەگەر بگەڕێنەوە با بچینە لای کۆمەڵێک بەشداربووی تریش ئەگەر هاوکارانم لەگەڵم بن ئەمەی تێبینیە بکەین ئەم فستیڤاڵە کە ئەمڕۆ 22 مانگە تاوەکو وەکەوەی کات ساکارخان ئاماژەی پێکەوەکو سەرپەرشتیاری فستیڤاڵەکە تاوەکو سیویەکی ئەم مانگە سیوەکی 12 نزیکی سەری ساڵ ئەم فستیڤاڵە بەردەوام ئەبێت دەرگای واڵایە بەڕووی هاوڵاتیان بەڕووی ئامادەبوانی خۆشەویست بۆیە تۆ ئەتوانی لە ئێستاوە ڕاستە جارێک افتتاحی فستیڤاڵەکە نیە لە کاتژمێر دووە فستیڤاڵەکە ئەکرێتەوە بەڵام تۆ توانی بی سەردانی فستیڤاڵەکە بکەیت لە ناو کارگەی جگەری سلێمانی من بەشێکی فستیڤاڵەکەتان بۆ ئەگوازمەوە بەڵام تۆ توانی بێ بە چاوی خۆ تەواوی کارە نمایشکراوەکان لە بەرهەمی خۆماڵی و بەرهەمە براندە کوردیەکان و لەگەڵەوەشە بەرهەمی دەرەکی لێرە بەردەستە تۆ خواستت لەسەر هەرچی بەرهەمێک هەیە ئەتوانی بیتە ئێرە و تەواوی کارەکان ببینیت و تامی خواردنە کورداواریەکان بکەیت بەرهەمە سروشتیەکان بەرهەمە شیرەمەنیەکانیش ئەتوانیت لێرە بەردەست بێت زۆر باشە خۆشەویستان لێرەش ئەم براندانە هەیە تایبەتە بە هەم بۆن و ئێکسوارات و کۆمەڵێک بابەتی جوانکاری خانمان و هەندێک بابەتی تریش لێرە بوونی هەیە خورمای سروشتیش لێرە بوونیە کارەکان زۆرە زۆر بە کورتی هاوکارانم لەگەڵم بن بە لێدوانێکم خاتونە وەرگرین چۆنیت باشی بەخێربێ مەمنون زۆر بە کورتی پێم بڵێ ئێوە بەچی بەشداریتان کردو ئامانجتان چییە؟ بە بۆم بەشداریمان کردو بۆنەکان یعنی گیراوی خۆیت هیچ گیراوەیەکی لەگەڵا تێکەڵ نیە شەریکی خۆیەتی و لە ستاندی ڕەنگەلەریەوە هاتووی ستاندی لۆریسین بۆنەکان بەجلۆ ئەمێنتوانی ماوەدی زۆر باشمانێ و بۆی ناوماڵشمان هەیە خۆش بی مەمنون ئامادەبوونت بە ئومێدین زۆرترین هاوڵاتی سەردانتان بکەن